چۆن دەڕوانیتە هێرشی سەربازی تورکیا بۆ سەر عەفرین؟ هیوادارم کە ئەو شەڕە کە لە عەفرین ڕوودەدات لەلایەن ئەو کەسە خراپانەوە ڕابژیرێ لەبەر ئەوەی کەسانی زۆر بێتاوان دەفەوتێن لە منداڵ لە گەنج لە پیر بە هیوامم کە ئەو کەسانەی کا دەتوانن یارمەتیان بدەن و ئەو شەڕە ڕابژیرێ لایەنی پەیوەندیدار لە هەموو وڵاتان یارمەتیان بدەن و بتوانن کە ئەو شەڕە ڕابژیرێ و ئەوە لە بەرژەوەندی کەسدانیە ئەو شەڕە. ئیدانەی ئەو تۆپباران و ئەو هەڕەشانەی ئەو هێشانەی تورکیا دەکاتە سەر خاچی کوردستان بەڕاستی خاچی کوردستان ڕۆژئاوای کوردستان تا دوێنێکە یەکێک بلەو ناوچان یەکێک بلەو خەڵکانێکە بە هەموو شێوەیەک بەرامبەر دڕندەترین ڕێکخراوی تیرۆریستی بەرگریان کرد و خاچی خۆیان ڕزگار کرد. ئەمڕۆکە تورکیا بە چ حەقێک دێت خاچ ئەم وڵاتە داگیر دەکات دێت خەڵکی زیڤیل دەکاتە قوربانی. هەنی ئەوەی جێی داخەتە ئێستا کۆمەڵگەی لە نێودەوڵەتی بێدەنگە لە ئاست ئەم ڕووداوانە بێدەنگە لە ئاست کوشتنی خەڵکی زیڤیل لە ڕۆژئاوای کوردستان. نازانم بۆچی دەبێت هەمیشە کورد ببێتە قوربانی. و ڕاستی دوازدە ڕۆژە حکوومەتی ڕێژیمی تورکیا عێریشی عەفرین دەکێ. ڕاستی ئەم ئەزوی کاری شەرمەزار دەکەم، کارێکی دیکتاتۆریە دژی کورداتیە. مەخابن 25 ملیۆن کوردی تورکیا هەیە، حتا ئیرۆ کەسی جواناکێ دەنگ نەکردگۆ بەس ڕۆژێکی یەک دەرکەوێ بێژێ عەفرین شارێکی کوردیە، ئەم دخوازن وی کارێ تورکیا شەرمەزار دەکەن.